من ناوم بەفرین حەسەنە دانیشتووی سۆرانم ماوەی 22 ساڵە لە سۆران دەژیم ئافرەتی کاربوومە هەر لە ناو کاربوومە کارم کردووە سەیرم کرد سۆران مەحرومە لەوەی کە چێشتخانەیەکی کوردەواری هەبێت ڕاستە خانمان لە هەموو بوارێک لێرە کار دەکەن ئەوانەی کە نانی تیری دەکەن ئێستا زۆربەی ئافرەتانیش وەکو ئافرەتانی دنیا لە سۆرانی ژواستەری هەڵداوە کە دەست بەکار دەکەن زۆر کەس هەیە دەهات پرسیاری دەکرد چێشتخانەیەکی کوردەواری لە سۆران نییە بۆیە ئەو هەڵم قۆزیەوە حەزم کرد من تاکە ئافرەت بم لە سۆران چێشتخانەیەک دابنێم بۆیە فکرم کردەوە چێشتەماڵی خانمم هەڵبژارد لە سۆران دامنە ماوەی مانگێکە کردومانەتەوە لە پێشوازی میوانەکان داین هاتنیش بۆ هەر هەموویانە سەرەتا ئێمە بەیانیان لە سەعات 8 بەیانیان دەست بەکردنەوەی چێشتخانەکەمان دەکەین دێ بۆ ئامادەکردنی ئەو خواردنانە کە ڕۆژانە ئامادەی دەکەین بۆ نمونە ئێمە هەموو ڕۆژێ خواردنی سەرەکیمان سەر و پێمان ئامادەیە کفتە دۆخاوەمان ئامادەیە کفتەی سوورمان ئامادەیە کفتەی حەجەمیمان هەیە دێین هەموو ڕۆژێ بە فرێشی دروستی دەکەین ئێمە خواردن گەرم ناکەینەوە ڕۆژانە ئەو خواردنانە حازر دەکەین بە پێی ئەو میوانانەی کە هەمانە حازری دەکەین ناهێڵین خواردنی ماوە بەسەر چوویان بمێنێتەوە هی دوێنێ بۆ ئەمڕۆ بە هیچ شێوەیە گەرم ناکەینەوە هەموو ڕۆژێ بە فرێشی خواردنەکانمان ئامادە دەکەین و حازری دەکەین میوان هەیە داوا دەکا ئەڵێ ئەو خواردنم دەوێت تەلەفۆنمان بۆ دەکا ئێمە بۆیان ئامادە دەکەی ئەوەی کە نەژبێ لێرە بە داواکاری ئەوان ئێمە هەڵدەستین بۆ ئامادەکردنی ئەو خواردنانەی کە داوا دەکەن ئێمە سەرۆپێ هەموو ڕۆژێ بە فرێشی ئامادەی دەکەین و حازری دەکەین بۆ میوانەکە دلیڤەریشمان هەیە بە دلیڤەری بەگەیاندن بۆ هاوڵاتیانی سۆران دەگەیەندرێتە دەستیان ئەمە سەرۆپەیە ئەوەیان ورگەکەیە جیپەیە ئامادە کراوە حازر ئەوەشیان جیپەکانە ئەمەیان کفتەی ڕواندزیە خانمەکە ڕواندزیە کە حازری دەکا کفتەی ڕواندزیە کفتەی سوورە بە سڵقە ئەمە سووبە وەستایەکی شارەزا ئەو سووبەمان بۆ ئامادە دەکا لەگەڵ هەموو سووبەکانی کە فەرقی هەیە چونکە ئێمە بە قیمە ئامادەی دەکەین ئەو سووبەمان ئەمە تەپسیە کە زۆر داواکاری لەسرە لە سۆران زۆر خەڵک داوای ئەو تەپسیەمان لێ دەکات شلەی پەتاتە شلەی پەتاتەش ئامادە دەکەین ئێمە شلەی پەتاتەش ئامادە دەکەین ئەوە شلەی پەتاتەیە ئەگەر دیقەتان دابێ هیچ کەوچکێک لە ناو خواردنەکەی کە نانەی یعنی بۆ نمونە تەجروبە بە کەوچەکەی کە ناکەین کەوجیرەکان هەر مەنزەڵە و کەوجیر و کەوچکی خۆی بە خاوێنی پێدائەنێن بۆی ئەوەش شلەی فاسۆلیایە کە ئامادە کراوە ئێستا